بێگومان تەنیا ئامانج بزوتنەوە شۆڕژگەرەکەی پەکەکە نییە بەجددی لەبەرەوە یەگە بڕوانی دێمە کاتی خۆی کە وڵاتێکی گەورەی سەربەخۆبین دوای ئیسیعمار هاتووە ئێمەی دابش کردووە بە قازانجی دەوڵەتی فارس و تورک و عەرەب ئێمەی دابش کردووە ینی بە قازانجی ئەوانە ئێستا لە تورکیا هەست بکات لە هەر شوێنێکا کیانێکی سەربەخۆی کوردی دروستە بێ ئەو دێ بۆ لە ناوبردننی یعنی ئەمە پەیوەندی بە بزوتنەوەیەکی چەکداری وەکو پەکەکەەوە نییە کە بۆ نمونە خەباتی دژی داگیرکاری بۆ سەربەخۆی خۆی ئەیکات هەر لە سەردەمی عوسمانیەوە ئەمە هەموو هەوڵێکی تورکیا بۆ ئەو بۆ کە ئەو کیانە سەربەخۆیی کە لە هەر شوێنێکی دنیاە کوردیەکە بێ دروست بێ ئەمانە دژین ئەمە نەک بۆ تورکیا بۆ ئێران بۆ هەموو دەوڵەتی ئیستعمارەکانی تر هەمیشە ئەوان بەوا شانازیەکەن کە میلەتەکانی تر بچەوسێنەوە ئەوان باوەڕیان بەو دیموکراسیە نییە کە خوددا لە ئاسمانەوە دابینی کردو بۆ کۆوی مرۆڤایەتی و دواتر لەنی ئەم دنیای کەپیتالیزمی کە ئێستا هەیە ئەو قبوڵی ناکات دەوڵەتەکە بێت لە هەر شوێنێکی دنیا هەبێ ینی من باوەڕم وایە پەیوەندی بە شوێنی جوگرافیەوە نییە ئەمە باشوورەوە باکوور یان سووری یان ڕۆژئاوا یان ڕۆژهەڵاتە لە هەر کوێیەکی دنیاە لە هەر دوورگەیەکی دنیاە تۆ بچێت دەوڵەتێک بە کوردستان دروستکە ئەوان دژی ئەون چونکە باوەڕیان پێی نییە بە هەموو شێوەیەک دژی سەربەخۆیی خاک و نەتەوە و زمانی کوردین ڕیشەیەکی مێژووی هەیە دوژمنداری دەوڵەتی تورک و فارس و عەرەب لەگەڵ کورددا ڕیشەی مێژووی هەیە بەجددی ڕاستی پێویستمان بەستنی کۆنگرەیەکی گەورەی نەتەوەیی هەیە لەسەر ئاسیا چاپاچی کوردستان بۆ ئەوەی کە بەڕاستی هەر دەستێژیەک بۆ سەر خاکی هەرێمی کوردستانی باشوور بەجددی دەستێژیە بۆ سەر کوردستانی ڕۆژاوا کوردستانی باکوور و کوردستانی ڕۆژهەڵاتیش ئێمە ئەگەر بەو نمەتە بیر بکەینەوە بۆ چەشنە سیاست بکەین نەک لەسەر بنەمای حیزبایەتی لەسەر بنەمای بەرژەوەندی بێگومان هیچ دەوڵەتێک نییە چاری گیانێکی یەکگرتوو بکاتکردنا خۆیان هەبێ ئێمە بەداخەوەی تا ئێستا ئەو کۆنگرێنێتەوەیە گەورەیەمان نییە من ئومێدەوارم کە حیزبەکان واتە بیکردنەوەی تەسکی حیزبایەتی و بەرژەوەندی بێنن چونکە بەجددی کورد لە هەر شوێنێکی دنیا هەبێ ئەگەر لە ئێستا لە ڕووی سیاسیەوە ناکۆک بێ لەگەڵ تا ئەگەر ئێستا لە ڕووی بیرکردنەوە و پەیڕۆ پرۆگرامەوە لەگەڵ تا ناکۆک بێ دوجار هەر کورد دەو نابێ بە تورک بەڵام ئەوە تورکەکە ئەگەر ئێستا لەگەڵ تا دۆست بێ ئەوە فارسەکە ئەگەر لەگەڵ ئێستا لەگەڵ تا دۆست بێ ئەوە عەرەبەکە ئەگەر ئێستا لەگەڵ تا دۆست بێ تەنیا بەرژەوەندی خۆی لە بەرچاوەگرێ هەرگیز دوژمندارێکێک لە بنەماکانی دوژمن ئەوەیە کە هەرگیز بەرژەوەندی دۆستەکەی ناخوێنێتەوە هیوادارم کە گەلی کورد لەوە تێبگات و یەکگرتوو بن لە ناو یەکتریدا ئەمە ئەوەی کە تورکیایی کە ئەوستەمەی دەرحەق بە خاکی کوردستان بە خەڵکی کوردستان بە کوردی باکووری کوردستان بە پەکەکە ئەمە شتێکی تازە نییە و ساڵ لە دوای ساڵ لەشکرکێشی و زوڵم وستەمەکانی تورکیا بەرامبەر بە خەڵکی کورد بە تایبەتی بەرامبەر پارتی کرێکارانی کوردستان تەشەنە ئەسێنێ و زیاترە بێ و نائینسانیترە بێت ئەوەی کە ئێستا تورکیایی کا و بەردەوامیش کردوێتی بە بڕوای من بەشێکی بیانووی پارتی کرێکارانی کوردستانە بەشەکەی تری لەشکرکێشیە و جێگیرکردنی خۆیەتی لە خاکی هەرێمی کوردستان چونکە تورکیا هەتاوەکو ئێستەش مووسڵ بە خاکی خۆیەزانێ و بەشێک لەو سنوورانەی کەەوە ئێستا ئەوێ داگیری بکە ئەو بە مڵکی خۆیەزانێ بۆیە ینی بە بڕای من ئەمە پێویستی ڕوبەڕووبوونەوەی جددی هەیە ئەمە پێویستی بەوەیە ینی حکوومەتی هەرێم چیدی بەو شەرمنانەیە لە بەرامبەر ئەم دەستدرێژیانەی تورکیا نەوەسێ پێویستە پەرلەمانی کوردستان وەڵامی بداتەوە و پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامی جددی بەرامبەر ئەم داگیرکاریە بداتەوە چونکە وەکو ئێمە وتمان بە تایبەتی لە دوای ڕاپەڕینی خەڵکی کوردستانەوە لە ساڵی 92 دەیان بنکەی تورکیا جگەل لە دەستگاسی خوڕیەکانیان لەناو خاکی هەرێمی کوردستانە تەراتێ نەکەن و زوڵم و ستەمەکەن و لەناو بەڕاستیەکی لە کارەساتەکانەوەیە کە تۆ لەناو خاکی هەرێمی کوردستانە تۆپبارانی لێرەوە کوشت قەتڵ و عامی چەکدارەکانی پارتی کرێکارانی کوردستان ئەکرێ لێرەوە خاکی هەرێمی کوردستان کراوە بە دەواازەیەک کراوە بە شوێنێک بۆ ئەوەی لێەوە هێرش بکرێتە سەر ئەو کوردانەی کەوا لە کوردستانی تورکیا ئەو هێزەی کەوا ئەوێت بەجددی لە پێناوی خەڵکی کوردستانی تورکیا مافەکانیان بەدەست بێنێ گەورەترین بەڕاستی شەرمنیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان ئەگەر چیدی بێدەنگ بن بەرامبەر بۆ ستەمکاریەی کەوا لە خاکی هەرێمی کوردستان و تورکیا بەرامبەر پارتی کرێکارانی کوردستانێکە یعنی ئەوە پێویستی بە بیرکردنەوە نیە ئەمان بەرژەوەندیان هەیە لەگەڵ تورکیا و هەر کاتێک هەڵوێستی جددی بنوێنن بەرامبەر بە تورکیا بەرژەوەندیەکانیان نەکەوێتە مەترسیەوە لەمە زیاتر شتێکی تر نیە بەڵام ئەمە بەڕاستیەوە پاساوێکی زۆر ناخلاقیە لە بەرامبەر دەستکەوتنی بەرژەوەندی خۆتا لە بەرامبەر زامنکردنی بەرژەوەندیەکانی خۆتا دەرفت بدەی لە خاکی هەرێمی کوردستانەوە ئەو ستەمە بەرامبەر بە
گروپێک بەرامبەر بە هێزێک لە هێزێکی کوردی بکرێتکەوە لە پێناوی دادپەروەری و لە پێناوی وەدیهێنانی مافەکانی کووردا لە کوردستانی تورکیا خەباتەکە ئەجەنگێ و هەوڵەدا.